ئەمڕۆ ئێمە لەسەر ئەم بابەتە قساکەین و هەروەها یەکێک لەو ڕێکخراوانەی کە لە لای خۆمان زۆر هەوڵی داوە بۆی کە تەندروستی بۆ بەتایبەت منداڵان بگەڕێنێتەوە. منداڵان جا ئەگەر خاوەن پێداویستی تایبەت بن، ئەگەر گرفتێکی نەخۆشیەکی تەندروستیان هەبێ، ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانە زۆر هەتاکو ئێستا هەوڵی داوە چارەسەر بۆ منداڵان بکرێت و تەنانەت ئەگەر چارەسەرەکان لە کوردستان بەردەست نەبووە ناردوویان یێتە دەرەوە یان پزیشک و ستافی پزیشکیان هێناوەتە کوردستان. ئەمڕۆ بەڕێزێک لە ڕێکخراوی منداڵ پارێزەوە لەگەڵمانە بەڕێز دکتۆر ڕامیار ڕەحیم، ڕێکخەری بەرنامەی تەندروستی لە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان، کە هەم لەسەر ڕۆژەکە لەگەڵ بەڕێز قساکەن، هەم لەسەر هەوڵەکانی ئەوان و خزمەتەکانیان بۆ ئەوەی کە منداڵان تەندروست بکەن. کاتە داواکەن لە دکتۆر ڕامیار، بفەرمێتە لامان. دکتۆر گیان بەیانێت باش. بەخێر هاتی. سپاس بۆ تۆ دکتۆر، بەخێر هاتی. زۆر سپاس. ڕۆژەکە دیارە لە جیهانایە، جاگەر بە شێوەیەکی گشتی سەحر سەرەتا باس لە ڕۆژی جیهانی تەندروستی بکەین و مناڵ پارێزی کوردستان ساڵانە چۆن خۆی بە دروشمەکان و چۆن خۆی بەم ڕۆژەوە ئەبەستێتەوە و پلانەکانی چۆنە. بەڵێ زۆر سپاس. وەکو سەرەتا جەنابتان ئاماژەتان پێ ئەم ڕۆژە لە ساڵی 1948وانە لە کۆنگرەیەکە ئاماژەی پێکراوە کە حوتی چواری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی تەندروستی بێ، کە لە ساڵ 1950 بەردەوام ئەم ڕۆژە کرێتەوانێ و تۆپیکێک هەڵەبژێردرێ بۆ بەردەوامی لەو ساڵەیە کە گرنگی بە جۆرە نەخۆشی یاخود بە جۆرە لە حاڵەت بن بۆ ئەوەی ئەو ساڵە لەسەری بن. ئەویژەکەوێتەوە سەرچی مەسەن زۆربوونی مەسەن خراپی ئەم نەخۆش یاخود زۆربوونی ئەم حاڵەت لەسەرەوە قەرارەدرێت. ساڵانە کۆمەڵە تۆپیک هەڵەبژێردرێ، مەسەن زۆربەی ساڵەکان مەوزوعی قەڵەوی بووە، هایپەرتێنشن بووە، زەخت و ئەمانە. ئەم ساڵ وەکو خۆتان ئاماژەتان پێیان مەوزوعی دایک و کۆرپەلەیە کە مەوزوعێکی زۆر گەرمە و زۆرێک چاوەکان لەسرێتی. وەکو جەنابەت ئاماژەت پێیە ساڵانە زیاد لە 300,000 دایک لە کاتی دووژانیە یاخود با بڵێن لە کاتی منداڵبوونە گیانەسپێرن. لە پەنای ئەمە شارەقەمێکی گەورەترمان هەیە کە منداڵ لە یەکەم مانگی کە هاتنە ناو ژیانیانە زیاد لە 2 ملیۆن منداڵ ساڵانە ئەمرێت، یاخود بەداخەوەتوانین بڵێن زیاد لە 2 ملیۆنی کە ساڵانە هەر لە کاتی دووشانیە منداڵەکان گیانەسپێرن. واتە نزیکەی ئەگەر بکرێ بە ڕقم هەموو حەوت جارێک مناڵە گیان لەدەسە. لەبەرەوە لەم ساڵدا WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەم تۆپیکەی هەڵبژاردە بۆی بکرێت کە بە مانشێتێک بۆی بکرێ بۆی کە ڕێکخراوە جیهانیەکان تەندروستیەکان زیاتر فۆکەسیان لەسەرەوە بێ کە بتوانن ئەو دایکانی کە دووگیانن چۆن هاوکاری بکرێن، چۆن بتوانرێت بپارێزرێن لەوەی کە تووشی گیان لەدەستان یاخۆرە حاڵەتێک بن یاخود کۆرپەلەکە. دکتۆر چیشکە خاتە سەرەوەی کە هەندێک ڕێنمایی سادە واکات ئەم ئاماری مەرگ و میرە زۆرە بەداخەوە هەر بۆ ڕێنمایە سادانە کەم بکرێتەوە. بزەوت بێگومان یەکێک لە یعنی هەنێشتی سادەمان هەیە کە ئەکرێت لە کاتی دووژانیا بکرێت یاخود پێش دووژانی یاخود کە منداڵ لە دایکە بێ ئەکرێت زۆرێک لەم شتانە مەسەن کەم بکرێتەوانێ مردنەکە. بەکو جەنابەت ئاماژەت پێدا ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان بە چەند هەنگاوێکیش لەسەر ئەماکە، هەم لەسەر دایک، هەم لەسەر کۆرپەل، هەم لە کاتی دووژانی، هەم لە دوای لە دایک بوونیشەوە. وەکو ئیشکردنەکانی ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان بە گشتی لەگەڵ دایکە بە دوو شێوەیە. جارێکە سەرەتا بە ڕێنمایی دەست پێ کە ئێمە ساڵانە چەندین کەمپەجیمانەیە چینە کەمپەکان ئەچینە ناو خەڵک ئەچینە ئەو فەرمانگانەی کە مەسەن خێزانەکانی تیا دروستەکرێ هاوسەرگیری تیا مەسەن ڕێنماییەکانی هاوسەرگیری تیاکە لێ کەمپەجینەکەین بۆ ئەوەی چی بۆ ئەوەی کە بتوانین ڕێنمایی تەندروستی بین بۆی کە دایکێک چۆن ئەکرێت دووژانیەکەی بە شێوەیەکی سەلامەت بکات بۆی هەم خۆی پارێزراو بێ هەم مناڵەکەشی پارێزراو. ئەوە زیاتر ئەتانەوەی خزمەت بەو دایکانە بگەن کە دەستیان بە خزمەتگوزاری پزیشکی ناکات باسانێ. بێگومان هەم لە ڕووی مەسەن ئەو لۆکیشنی ئەو شوێنەی کە هێستایەتی ڕەنگە کەمتر وعی ئەوەی هەبێ یاخود توانای ئەوەی بەدەستی بە تەندروستی بگە و کەمتریش تەرکیزی لەسەر ئەوە بێ کە خۆی و مناڵەکەی ئەکرێت چەندێک کۆمەڵە ڕێنمایی سادە پارێزراو بن. ئەمە بەشێکمان وەکو ڕێنماییمانەیە، بەشێکەکەمان هەیە توانین بڵێن وەکو ناحیەی هێشتنەوەی سەلامەتی دایک و منداڵ. ئەوی چی لەسەر ئەوەی کە ئێمە زۆر تەرکیز لەسەر ئەو ئەکەینەوانێ هاوسەرگیری پێشوەختە نەبێت، مەسەن هاوسەرگیری پێشوەختی خۆی نەبێت، چکە هەموو هاوسەرگیریێک لە پێشوەختی خۆیان بکرێت ژیانی دایکەکەەوە منداڵەکە دوو ئەوە لە مەترسیە کە لە کاتی دووجانە بێت. دوای ئەوە چیمان هەیە ئێمە وەکو خۆمان نەزانین ڕەنگە بارودۆخی دارایی خێزانەکان خراپێت. ئێمە الحەمدولله مەسەن لە ساڵی پێشوو ڕابردووشە چەند جارێک هاوکاری تەندروستیمە پێشکەش بە فەرمانگەکانی تەندروستی کردووە لە هەولێر و سلێمانی و دووهۆکەوانێ بۆ ئەوی بتوانین مەسەن بە خۆڕای ئەمە بدرێ بە دایکان بەتایبەت
بالضبط لە ساڵی 2023 زیاد نزیکی لە 10,000 عولبە تاوکەری خۆراکیمان بەسەر فەرمانگە تەندروستیەکان کە دایکانی دووجانی تیا مەسەد چاودێری کۆرپەلەکانێکە لێ بۆی بتوان ئەو تاوکە خۆراکانی کە لە خۆراک وەریناگرن لێ وەریگرن بۆی ژیانێک سەلامەتیانە بۆ کۆرپەکان و بۆ خۆشیان. ئەمە بەشێکە کە ئاچێتەوە سەر دایک کە وتمان مەسەڵەن ساڵانە زیاد لە 300,000 دایک کەمرن بەداخەوانە لە کاتی منداڵبوونیان بە دووجانیان. ئەرقامێکی گەورەترمان هەبوو بریتی بوو لەوەی 2 ملیۆن منداڵ لە سەرەتای مانگی دووجانیان سەرەتای مانگی لە دایک بوونە جانە دەسێن یاخود لە کاتی دووجانە. ڕێکخراوی ئەڵپارێز بە چەند شێوازێک بەرگری لەمە ئەکا کە ئەم مناڵانە نەمرن. یەک بەشێکمان هەیە پێوترێ نیونەیتڵ کرد کاتێک کە مناڵێک لە دایکە بێت پێش وەختی خۆی یاخود بە هەر حاڵەتێکە کە لە دایکە بێت پێویستی بە شوێنێکی تایبەتە بۆی تایە هەڵبژیرێ و تایە خزمەت بکرێت کەمش پێوترێ یەکەی نەباکام. یەکەی نەباکام ئێستا لە خستخانەی حکومیە هەیە با پێشەوە بڵێن پێشەوەی کە ڕێکخراو بچێتە ناو بابەتەکە لە خستخانەی حکومیە هەیە بەڵام بەداخەوانە توانین بڵێن ئەو خستەخانە ئەو ڕۆژانەی کە هەن بە چاوگەشەکردنی شارەوانی وەکو پێویست نەبن لەبەرەوە بەردەوام مەقسەن پێویستیەکان زیاد ئەکات ئەوەی کە ئەکرێ هاوکاری ئەمە بێ کەمترە لەبەرەوە مەقسەن دایکەکان و مناڵێکە لە دایکە پێویستەکە مەقسەن لە شوێنی حکومیە جێنا بێتەوە بچێتە شوێنی ئەهلی کە ئەمەش بارگرانێکی زۆرە لەسەر خێزانەکان کە مانەوەی هەر شەوێکی مناڵێکی نەباکام لە خستەخانەیەکی ئەهلی بە نزیکی 500,000 جاری وایە پێویستەکە مناڵەکە بۆ چەند مانگێک لێ بنێتەوە کە ئەم پارەیە زۆربەی خێزانەکان واز لەمایەنە مناڵەکە بێتە ماڵەوانێ ڕێژەی مردنەکەی چەند جار زیاترەکە. ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە هەستکردن بە سۆنگەی ئەمەوانە یعنی زیاد لە 10 ساڵە بەشی نەباکام لە نەخۆشخانەی منداڵان لە سلێمانی کە ئەم یەکەی نۆژەن کردوتەوانە هەموو پێداویستەکانیش بۆ دابیکرۆ زیاد لە 50 کارمەندی هەیە لەوێ دایمەجاندۆ بۆ ئەوی بتوانن ئەو منداڵانەی کە لە نەباکامن ئەو منداڵانەی کە لە یەکەم ڕۆژی لە دایک بوون و پێویستیان بە چاودێریی وردێ و لەگەڵ یانابن لەوێ بتواندرێت سەرپەرشتی بکرێت و هەڵبژیرە. دکتۆر من پرسیاری ئەوم هەیە زۆر جار هەیە سەحر خێزانێکی زۆر هەن کە بەم شێوەیە کە تەواوی ئەو بابەتانی تۆ ئاماژەت پێکرد بەڵام لەوانەیە ئاگاداری ئەم بابەتانە نەبن بۆ نمونە دایکێک ئەتوانێت منداڵەکەی بەبێ بەرامبەر لە نەخۆشخانەی مناڵان لە من نەبەکامادا بێت یاخود دایکانێکی زۆر هەن کە پێویستیان بە چاودێریە هەم تەندروستی هەم دەرونی لە کاتی قۆناغی دووگیانیەکەیە چۆن ئەتوانن لە ڕێی مناڵپارێزی کوردستانەوە بتوانن ئەم قۆناغە تێپەڕێن. بەڵێ ئێمە ئێستا وای لێ هاتووە مەسەل کە دایکی دووجانە بە منداڵەکەیە بێت دوو شوێنمان هەیە بۆی یان نەخۆشخانەی ئەهلی یاخود نەخۆشخانەیەکی حکمیمان هەیە نەخۆشخانە حکومیەکە نەخۆشخانەی منداڵبوونە لەوێ کە بەشێک هەر لە بەشی نەباکام هەر لەوێ هەیە ئەگە منداڵە پێویستی پێ بە ڕاستە خۆی کەسە پزیشکەکانی نێرم بۆوێ بە خۆشحاڵی وەگە لە نەخۆشخانەیەکی ئەهلیش بە ئێستا توانین بڵێن زۆربەی پزیشکەکان بە حکمی کە کوالەتی ئەو شوێنانە زۆر بەرزە بە حکمی ئەو تەنسیقە بەردەوامی کە هەیە وەکو ڕێکخراو لەگەڵ پزیشکان و لەگەڵ ستافانی پزیشکی ئەوەیە ڕاستە خۆی یەکسەر ئامۆژگاری دایک و باوکاکرێ پزیشکێک سەر ئەنێردرێ بۆ شوێنێکی حکمی بۆی هەم کۆستێکی کەمتر بێ هەموو پزیشکانشی کە لەوێن هەر هەمان ئەو پزیشکانن کە مەسەر خۆیان لەگەڵ حاڵەتەکە بوون بۆی بتوانێت زیاتر لەگەڵەوە بۆ بابەتی ڕێنمایی دەرونی و ئەم بابەتانە ئێمە پێم وتی چەند قۆناغێکمان هەیە بۆ ئەمە قۆناغ یەکەم ئێمە ڕێگریەکەین لە هاوسەرگیریە کە یعنی ڕێنمایی بڵاوەکەینەوە بۆی ڕێگربین لە هاوسەرگیریە کە ژیانی مەترسی بۆ ژیانی منداڵەکە و دایکەکە کە هاوسەرگیری پێشوەختە پێوترێت لە دوای ئەوەش کە ئەمەش دەرەچێتە حاڵەتێکی کەوانە پێوترێت مەسەن لە کاتی هاوسەرگیریە لە کاتی مەسەن دووژانیە ئەم کۆمەڵە بنکەمان هەیە چاودێری ڕعای ئومات و ئەمانەکە لە بنکە تەندروستیەکان هەیە لێوەشەوە هەر هاوکاری هەم بە پێدانی ڕێنمایی و پرۆشور و هەم بە پێدانی ئەو تاوکەرە خۆرەکانی کە پێویستە لەو بنکانەیە هەبێت. زۆر باشە. جا دکتۆر ئێستا ئێوە نەک هەر لەم قۆناغەیە دواتر ئەم منداڵە گەشاکات گەورابێ ئینشەڵڵا ئێوە هەر لەگەڵیانە بن ئەگەر لە ڕێی پزیشکیەوە پێویستیان بە یارمەتی بێت هەر ساڵی پار بۆ نمونە بۆ ئەو منداڵانەی کە ناڕێکیەک لە لێویانە هەبوو بۆ ئەو منداڵانە ئێوە تیمێکی پزیشکیتان لە دەرەوە هێنا نەشتەرگەریتان بۆکردن ئەمە یەکێک لە نمونونەکانە جا پێمان خۆشە لەم ڕۆژەیە باسی چالاکیەکانی تر هەوڵەکانی ترتان لەمڕۆوە زۆر باشە هەر بە خۆشحاڵیوە بە بۆنەی ئەم ڕۆژوانە ئێستا یەکێک لە بەناوبانگترین تیمە ئیتالیەکان بۆ نەشتەرگەری دڵی منداڵان لە توانین بڵین لە دنیاە لە ئیتالیا و هێنراوەتە ئێرە بە هاوبەشی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و نەخۆشخانەی ئەنوەر شێخە بە شێوەیەکی خێرخوازی نەشتەرگەری بۆ مناڵان ناکرێت وەکو ئاماژەمان پێەیە یەکەم مانگی سەرەتای مناڵ زۆر گرنگە ئایا بە بۆنەی دروست نەبوونی مەسەن
ئامادەنەبوونی ئەم مناڵێک لە دایک بۆ بۆی بچێتە ژینگەی دەرەوە یاخود هەڵگری نەخۆشیەکە کە ناتوانێت مەسەن بژی ئەم نەخۆشیانەش مەسەن ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان زۆر دەمەکە ئیشی لەسەرەوەکە مناڵێک کە پێیەکە خاتە ناو دنیاوانێ کە هیچ شتێکی لەسەر نییە هیچ توانایەکی خۆی نییە ڕەنگە بەداخۆ دایک و باوکانیش دەتوانن ئەو توانە بە هەڵسن بەو ئەو کارە یاخود و ئیشی وایان نەبێ ڕێکخراوی مناڵپارێز هێشتێتی جێگیری ئەوە بکە ئەوە پڕکاتەوانێ ئەو بۆشایە ئەوش بە چەند ڕێگەی وەکو جەنابە دامەژەت پێدا ئەو نەخۆشیانەی کە ئەکرێ لە دایکبوونەوە لەگەڵ تابێ کە کۆمەڵە قورسی زۆری لەگەڵایە وەکوانە جەنابە دامەژەت پێدا سەنتەری سۆمەلان بۆ ناڕێکی زگماکی لێو مەڵاشوو یەکەم سەنتەرە ئێستا لە عێراقا کە کار لەو مناڵانەیەکە کە درزی لێو مەڵاشویان هەیە کە ئەم مناڵانە بێ لەوەی کە لە ناحیەکی دەرونی زۆ سەختە دایکەکەی بە تایبەت ئەنجا باوکەکە ئەنجا خێزانەکە ئەنجا مناڵەکەش کە بەرە گەورە بێت چکە هەم شێوەی دەموچاویە هەم ناتوانێت قسەشکە هەمیش بەداخەوانێ ئەم فترە زەمەنیە کورتەی کە بەمەوە لە دایکە بە حکمی ناتوانێت بە تەواوەتی هەناسەبە ناتوانێت بە تەواوەتی خۆراک وەرگرێ تووشی داڕوخانێکی گشەیی جستەیی زۆر کات و هەنێک کاتیش مێشکیە بێ کە هەموو تەمەنی ئەم مناڵە بەمەوە ناڵێن یەکێک لەو کارەکانی ئەمە ئەو سنتەرەیە کە کراوەتەوانێت کە بە ئێستا پرۆفیشناڵترین شێوە کارەکرێ هەر لە مانگی سێیا بوو کە لە کۆنگرەیەکی عالەمیە بوو بۆ نەخۆشیەکانی زگماکی لێەوە مەڵاشوو بە سوپاسەوانەیە کە سنتەرەکە ئەمە دەستشان کرا بە یەکێک لەو سنتەرانی کە لە عێراقا هەموو پێداویستیشی و هەموو توانایەکیە هەم لە ڕووی پزیشکیەوانێ کە ئێمە ساڵانە دکتۆر سۆمەلان کە بە پایۆنیر بە پێشەنگی پزیشکانی نەشتەرگەری کلێفت دانرێ ئەهێنینەوە بۆ ئێرە پزیشکان ڕاهێنێ هەم لە ڕۆ پێداویستێکەوە ئەو تیمێکی ئێستا لێرێ بە خۆشحاڵیوانە کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی تەندروستیە ئەمڕۆ بۆ بڕێڕە لە مشتیانە هەژ نەشتەرگەری قورس ئەکەن کە لە ناوخۆیان ناکرێت و هەنێکات زۆر قورسیشە لە دەرەوە بکرێت چکە نەشتەرگەری دڵ یاخود ئەو کێشانەی کە پەیوەستە بە تەندروستیی وردەوانێ هەر ئەوە نیە بچیتە دەرەوە نەشتەرگەریەکە بکەیت نەخۆشەکە پێویستەکە فۆڵۆئەپێکی باشی هەبێت چەند جارێکم پزیشکە ئەیبینێ و ئەیهێنێ و ئەیبا دوای ئەو کە نەشتەرگەریەکەی بۆکە پێویستی بە یەکەی چاودێریش ورتەیە پێویستەکە بەردەوام ئەو یەکە چاودێریە ماوەیەکی باش لە ژێر چاودێت دوای ئەوەشی کە تاڵ بە پێویستی بە فۆڵۆپێکی باشە کە ئەمە باگرانێکی زۆر قورسی مادی و کاتیشە بۆ خێزانەکانی کەسێک زۆر بە ئیمکانیت بێت ناتوانێت ئەمە بکە جاوەرە کەسێک کە لە خێزانێکی هەژار بێ مناڵێکی وای هەیە بەداخەوانێ چۆن بتوانێت بەسەرمان ئازاڵە هەلۆ سۆنگوێوانێ الحەمدولله ئەسەیەکێ لە باشترین تیمەکانی ئیتاڵی کە ئەمە یەکەم جاریش نییە و یەکەم جاریش نەبووە چەند جارێکم تیمانە هاتوونەتەوانێ بۆ نەشتەرگەری دڵ هەر لە پەنای ئەوەشە ئێمە لە ساڵی پارە زیاد لە 150 قەستاری دڵ کراوە هەر بە شێوی خێرخوازی لەگەڵ نەخۆشخانەکانی عێراق بە هاوبەشی نەخۆشخانەی ئەنوەر شێخە و کۆمەڵە تیمیکە بە هەمان شێوە کە لە مایۆ کلینیک لە ئەمریکاوانە کۆمەڵە تیمی دڵەهێنینەوانێ پزیشکی دڵن بە تایبەت کەوانش هەر پایۆنیرن لە چارەسەرەکانی دڵە بۆی بتوانین هەم چارەسەر بێت و هەمیش ڕەهانابێ بە پزیشکان بۆی بتوانین ڕۆژێکی ئینشەڵڵا خۆمان وەکو چۆن ئێستا لە کلێف تا توانین بڵین لەسەر پێی خۆما وەستاوین توانین هەموو چارەسەری بکەین لە باوەڕەکانی کەش هەمان بابەت زۆر باشە بەو هیواین دیارە سەحر منەمێ باسی ئەوە بکەم من بە خۆشحاڵیەوە لە مانگی سەیە لەگەڵ ناوپارێزی کوردستانە بۆ ماوەی مانگێک کارم کرد و سەردانی بەشێکی زۆر لەو خێزانانم کرد زۆر مای خۆشحاڵی بوو چونکە جگە لەوەی کە بە بڵم ئەم بابەتانی کە ئێمە ئاماژەمان پێکرد ئەوان چاودێرێکی بەردەوامیشیان بۆ مناڵەکان هەیە واتە هەر مناڵێک ئەگەر لە دایک ببێت یاخود بۆ نمونە ئەمان چاودێری بکەن بە بەردەوامی سەردانیەکەن و بەردەوام ئاگیان لێیانە بەڕاستی من دەستخۆشییان لێکم چکە بە بەردەوامی چاودێری مناڵانەکەن وەکو مناڵی خۆیان جە زۆر جار هەیە ئەوە ئەبێ ڕێک ببێتەوە چونکە خەڵک لە دەرەوە وازان کە ئەم مناڵانە لە نێو مناڵپارێزی کوردستانە بەخێوەکرێن نەخێر ئەم مناڵانە لەلایەن مناڵپارێزی کوردستانە و چاودێری ئەکرێن کە لەلایەن خێزانەکانی خۆیانەوە پەروەرداکرێن اینجا بابەتێکی تر کە دکتۆر زۆر گرنگە لانی دەرونی مناڵەکانە جا بڵێم ناساخ بن یاخود گرفتێکی تەندروستیان هەبێ یاخود مناڵەکە گەر لەسەر پێشی خۆشی بێ و لە خوێندن گەشت بێ مناڵپارێزی کوردستان لە لایەنی دەرونیشەوە من ئەوانەی کە لە نزیکە و ئاگادار بووم بە بەردەوام چاودێری مناڵەکانن ئەوانەی کە لەوێ کارەکەن سەحر وەکو خوشکێکی گەورە وەکو پورێک مابڵە لەگەم مناڵەکانەکەن کاچنە نێو ماڵەکانەوە یەکسەر ڕاکەن بۆ لایەن وەکو ناسیاوێک وەکو پەیوەندێکی زۆر ڕۆحی زۆر جوانیشیان پێکەوە دروست کردووە ئەو شارچ خۆی مای خۆشحاڵی و مناڵ زیاتر زۆر پێویستی بە سۆز و بە بڵم خۆشەویستی هەیە جگەل لە لانی مادیەکە و لەوەی کە بە شێوەیەکی باش پەروەردە بکرێ باچێت
خۆی سێمە کۆمەڵە ئەگەر ئەرقام بڵین مەسەن واکرا لای تۆ ژمارەیەەکە بەس باوەڕکە هەر ژمارەیە کە ئێمە ئێڵین بۆ خۆی چیرۆچێکە بۆ خۆی کتێبێکە چونکە هەنێ شت هەیە کە مەسەن ڕەنگە کەمترین بیسرا و بیندراوە بێت لای جەنابەت لای ئێمە زۆرە کۆمەڵە چیرۆکی ناخەژێنی زۆر هەیە لای ئێمە هەم لە نەخۆشی هەموو ناحی دەرونی کە باست کرد هەم ئەوەی کە ئەم مناڵانە مەسەن زۆربیان گاپێکی دەرونیان بۆ دروستە بێت ینی زۆربەی کاتیش پەیوەندی بە ئەوە نیە بڵێ مەسەن خێزانەکەوە مەسەن مناڵە خۆی ئەو ژینگەی کە بە حکمی نەخۆشیەک یاخود بە حکمی ئەوەی کە دابڕانێکەیە ئەمی بۆ دروست بووە هەر لە سۆنگەی دەرونیەوانێ مەساڵی پاریش ینی هەر بێ لەوەی کە خۆمان ڕاستە و خۆ لە چارەسەرکردن لە تەعاملکردن لەگەڵی مەسەن کۆمەڵێک کەسی دەرونی قساییمان هەیە لە ناو ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان بۆی ئەگەر بزانین مناڵێک مەسەن بێ لە کێشە جستەیەکەی بێ لە کێشە ناوەچەکی کێشێکی دەرونی هەیە لە ڕووی مەسەن دەرکەوتن لە ڕووی توانای بینینی خۆی ئێمە کۆمەڵێک کلینیکل سایکۆلۆجیستمان هەیە بە خۆشحاڵیوانە کاکسامان توانایەکی باشی کۆمەڵ جەساتی باش هەیە بە مناڵەکان لە پەناشۆ چیمان هەیە دکتۆر نەوزادمان هەیە کە پزیشکی ئاخاتن و دەنگەژەکانە ئەویش بە خۆشحاڵیەوە لە عێراقا توانە مەسەن چەند سایتێک هەیە کە ئاماژەی پیاوە کە یەکەم سپیسێراپیستە کە لە عێراقا ئیشەکە و هەر مناڵ پارێز مەسەن ئەم یەکەی دروست کرە بۆ ئاخاوتن کە ئەم سۆنگانە بینرا ئەم گاپانە بینرا بۆ شایەنە بینرا لەگە مناڵە ڕێکخراوی مناڵ پارێز ڕووی کردە لایانی دەرونی خۆشخانی شەید هێمن هەیە لە سلێمانی بە تایبەت یەکەی مناڵانەکەی بە خۆشحاڵی و ساڵی 2024 ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان بەشێکی باشی لە نۆژەنکردنەوە و لە دابیکردنی پێداویستەکان گرتە ئەستەوە بۆی بتوانین لە پەنای جەستەیەکە دەرونیەکەشمان کامل بێت باسی لایانی دەرونیەکەت کرد ئێوە نەکتەنیا بۆ منداڵەکان هاوکاریان پێشکەشەکان بۆ خێزانەکانشان هەندێک جار بۆ نمونەگە منداڵێک نەخۆش بێت دوور لە گیانی خانەوادەکەی پێویستی بە پاڵپشتیەکی معنەوی بێت ئێوە لەو کاتانە پشتیان چۆن ناکەن یاخود هەندێک جار خول بۆ خێزانەکانەکەن و بۆ هۆشیارکردنەوە با لەسەر ئەم خولانە بۆ خێزانەکان و هەروەها لایەنە دەرونیەکەش قسێ بکەین بەسەر خۆی بابەتی کاتێک کە تۆ ئازیزێکت نەخۆشەکەوێت زۆر شت لە دەسەی توانیت قەراردان کەمە بێتەوە و زۆریش لات قورسە بەداخۆ ئێمە ڕۆژانە ئەوە ئەبینین و من هەموو کاتێک کە یەکێ لە خێزانەکە نەخۆش بێت هەموو خێزانەکە نەخۆش زۆر جوانە ئێمە ڕۆژانە لەوانەیە بڵین ئەگەر ئەو دایکە چەندە پێی ناخۆشە ئێمە کە ڕیاکشنی ئەو دایکە ئەبینین چوار ئەو نێو پێمان ناخۆشە چونکە هەموو ڕۆژە داڕوخانێکی دەرونیە بەڵام سپاس بۆ خوا چونکە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان و زیاد لە 30 ساڵە کارەکە و ئەم نەخۆشیانە زۆریە بۆ لای هەر بەدەمۆچوونی ئەم دایکە هەر پێوتنی ئەوەی کە من ئەوە فڵان و ئەو ناوی فڵان و ئەوە ئێمە سەدان نەخۆشیوامان چارەسەر کردووە ئەمە ئەلحەمدولillah ئەمە شوێن هەیە ئەمە ڕێنمایی هەیە خەمت نەبێ ئەوەتانێ وەرە سێری کە بڕۆ بۆ لای فڵان دکتۆر بڵێ کاکەجان چەند مناڵە چارەسەر کردووە هەر ئەم سەپۆرتە دەبێت بۆ خۆی هەموو شتێکە چونکە ئێستا تۆ لە عایلەیەکە لە دایکە بین لەوانەیە عایلەی هەردووکمان تا ئێستا مناڵێکمان نەبینی بە دەم و لێو کەروێشکیەوە تا ئێستا مناڵێکمان نەبینیوە لە مەڵاشیوە تا سەروانەکە تا ئێستا مناڵێکمان نەبینیوە کە ئەگریێت نازانین گریانەکەی ئاساییە بەڵام ئەگەر من پێم کاکە تۆ سیریکە وەرە من ئەم حتا ئێستا هەموو ساڵێک من زیاد لە 110 مناڵ بۆ 130 مناڵ بەس نەشتەرگەریەکە لەم سنتەرەیە ڕزی چەند جوان بووە مناڵم لای ئێستا مەسەن کابرایە مناڵەکەی سێرەکە کەڕە دنیای لێ هاتۆ تۆیەک نازانێت چی بکە نازان سەوان من کەیسی بۆ هێنم ئەڵم وەرە سێریکە ئەمە کەیسی منە ئەمە من 2015 وەرە من عملیاتم بۆ کرد زەرعی قەوقعی بۆ کراوە ئێستا سێریکە وەرە زانکۆی تاو کردو وەرە ئێستا ئەم مناڵە هەیە وەرە سێری مناڵەکە ئەم مناڵە پێشتر توانای دانیشتی نەبوو جوڵەی نەبوو هیچ نەبوو وەرە سێری ئێستا لە زانکۆیە ئەم مناڵە توانای قسەکردنی نەبوو ئەم مناڵە ڕسممان لایە مناڵ هەیە کێشەی دڵی لەگەڵایە نینۆکەکانی شیشین بۆ تۆ نینۆکەکانی نەک دەموچای ئەستا سێریکە دڵە نایە سێریکی سووری سپی و جوان بووە ئەم سەپۆرتە دەرونە لەگەڵیا لە پەنای ئەوەی کە هاوکاری مادی و ڕێنمایی پزیشکی و هێنانەوەی تیم و هەموو شتێکە کرێ ئەم بەدەمۆچوونی دەرونیە بۆ خۆی هەر بەشێکە لە چارەسەرەکان کرد ئەگەر خێزانێک ئەم گرفتانەی هەبێت و زانیاری دروستی لەسەر مناڵپارێزی کوردستان نەبێت و نەزانێت چکە لەوانەیە زۆر خێزان هەبێت تاوەکوێسە نەزانێت کە ڕێکخراوێکی لەم شێوەیە ڕاستە ڕێکخراوەکە نزیکەی 30 ساڵە خزمەتەکە ئەگەر گرفتێکی لەم شێوەیە حاڵەتێکی لەم شێوەیە لە نێو خێزانەکەیانە هەبێت چۆن ئەتوانێت پەیوەندی بە مناڵپارێزی کوردستانەوە بکات و لە دەستپێکە ئەبێت چی بکات زۆر باشە خۆی بۆ یەک باسی بچووکی ڕێکخراوەکەم ڕێکخراوەکە لە چوار بەرنامەی سەرەکی دروست هەبێ
بەناوی ینی هەڵگری کۆمەڵە شعاری شەیەک لەوانە بەرنامی تەندروستی بەرنامەی پاراستنمان هەیە بۆ منداڵانەی کە مەسەن دایک و باوشانە یاخود تووشی کێشەیەکە بن ئەمە پاراستن و گرتن خۆمان هەیە لەمان بابەت بەرنامێکی کەمان هەیە بەناوی پەروەردە کە کار لەسەر پەروەردە و کۆمەڵە پێگەیاندن و کۆمەڵە شتەکە بەناوی بەرنامی پەروەردە بەرنامەی گەنجانمان هەیە لەسەر بەرەو پێشبردننی توانەکانی گەنجان بەناشە بەرنامی تەندروستیمان هەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئێستا بە خۆشحاڵیوانە ئۆفیسی هەیە لە ئۆفیسی سەرەکی لە پارێزگای سلێمانیە لە لای ڕەنگەلەریەوانە و ئۆفیسی هەیە لە هەولێر و دوهۆک و کەرکووک و شتەنانە لەم بەشانە ئۆفیسمان هەیە ئەگەر کەسێک مەسەن هەستی کرد کێشەیەکی هەیە تەندروستی منداڵەکە و خۆی ناتوانێت زاڵ بێ بەسەر چارەسەرکردنەکە لای ئێمە زۆر ئاسان تەنها چێتە ناو ڕێکخراوانێ سەردانێکێک لە لەخەکانەکە ئەڵێ مەسەن مناڵەکەم گرفتی فلان شتی هەیە و خۆم بەسەری زاڵ نابم و یەت لۆ لای ئێمە لای ئێمە فۆرمێکی بەسیط هەیە پڕی ئەکاتەوانێت گرفتەکەی هەرچێکی تەندروستی گرفتەکەی هەرچێکی تەندروستی ئەمە خۆمان بەداخەوانە لەوانەیە ڕەنگە نەخۆشیەکانیش ئەوەنە زۆر بن ئێمە بەش نەتوانین زاڵ بین بەسەر هەمیان بەڵام کۆمەڵی نەخۆشی هەیە وەکو واجبێکی بین لەسەر شانی خۆمان کە ژیانی مناڵی لەسەرێک کە بژیت کەمانەوەی لەسەر ئەوە بێ ئەوانە بێگومان بە ئەچیت بەڵام ئەتوانین بڵێن زۆرێک لە نەخۆشیەکان زۆربەی زۆر ئەتوانین بڵێن ئەتوانین هاوکاری بابەتەکە بین یەتە ئەوێ فۆرمێکی سادە بڕەکاتەوانێ لە مودەیەکی کەمە لیژنەیەکە چێ سەردانی ماڵەوە کە یەکێک لە جوانترین شتەکانی ڕێکخراو ئەوەیە نەکامێرایتیە نەکەسە زانێ نەکەسە زانێت چۆن نەکەسێ لیژنێکی چەند کەسیەنە ماڵەوانە کۆمەڵە پرسیار کۆمەڵە شت ئەکرێ بابەت بۆەوەی کە بزانێکین ئایا ئەم خێزانە ئەتوانرێ ئێمە بێتە ناو بازنەی هاوکاری ئێمەوانێ چکە بەداخەوانێ سەر کۆمەڵە خەڵکی فەقیر هەیە و فەقیرتریش هەیە ئەگەر مەسەن من توانام هەبێ سیارەکەم بفرۆشم یاخود شتێک لە توانای مادی خۆم کەمەوانێ بۆی بتوان مناڵەکەم چارەسەرەکەم هەیە ئەمەشینێ بۆیە هەتاوکنێ کۆمەڵە خەڵبەندی دانرێ بۆ هاوکاری خێزانەکە باشە دکتۆر ڕامیار بێگومان بە درێژای ئەم ساڵانەی کە بەڕێزیشت لە ئەم ڕێکخراوەیە بەشێک بوویت لەو کەسانەی کە خزمەتت کردووە دەشتی هەمووتان ساخ بێ هەندێک دیمەنت بینیوە لەوانەیە لەگەڵی فرمێسکە ڕژانە بێ جا لەم ڕۆژای کە تۆ ئەمەە بە جوانی باسی ئەم هەوڵانت کرد ئەگەر شتێک دیمەنێکت لە بیر ماوە زۆر خۆشحاڵە بین کە گوێمان لێ بێت بۆی کە بینەرانیشمان بزانن بۆ منە ئێوە بە ڕۆژە چی ئەوینن وڵا ئێمە ئەوەی کە هەیە ڕۆژانە زۆر حاڵەتە بینین بەڵام لاانێ بڵم هەمیشە کۆمەڵە حاڵەت هەیە کە مرۆڤ زیاترە جوڵێنە هەمیشە و حاڵەتە کە زۆر تەسیل لە منەکە مناڵێکی بێدەسەڵاتە کە باوکێکی خەمخۆرە نەکێکی خەمخۆری هەیە با بڵین حاڵەتەکان زۆرە کە تەسیری تێکردوین بەڵام تازەترینیان ئێمە بە بۆنی ڕۆژی جیهانی ئۆتیزم و داونەوانە سەردانی کۆمەڵێک سنتەرمان کرد بۆ ئەوانی کەەوە حاڵەتیان هەیە باوشێکی لێ بوو مناڵەکەی هێنایە ژوورانە مناڵەکەی نابینا بوو ئۆتیزمیش بوو ADHDش بوو توانێت قسەکردنیشی نەبوو هەموو حاڵەتەکان لە مناڵێکا کۆبوو بۆ ئێوانێ مناڵێکی 9 ساڵ ئەوەی کە زۆر زۆر جوان بووتیایە ئەم باوکە زۆر زۆر خەم بوو ینی من ئێمە وەکو بخۆم وەکو پزیشێکی دان لە هێسەی دەمودای مناڵەکانمانە کرد بۆی بتوانین چارەسەری دانی ئەم مناڵانە بکەین کە ڕەنگە نتوانێت وشەیەک بڵێ بۆ ئەوەی کە بڵێ ئازارم هەیە سی دەمودارمانە کردو بە بنجی ئام بە شێوەیەکی خۆڕایی چارەسەریان بۆکەین هەروکو ڕێکخراو زۆر گوناه بوو بەدار شەکێکەوە هاتە ژوورەوانێ و عینێکی شەڕەشی لە چاو و حەقەتە من یەکەم جار بوو بناڵێک ببینم ئەم هەموو حاڵەتی تیاکۆ بەتەوانێ یەکێ لە جوانیەکانی ئەم حاڵەتە ئەوە بوو هاتە ژوورەوانێ هەر ئەیوت مامۆساڕەوە مامۆساڕەوە ڕامۆساڕەوە ئەمزای باوشێتی مامۆساڕەوە وتم کام باوشێتی وتیان وتم بۆ نایبەدەمە وتی ئەو دای مامۆساکە وتم بۆ تۆ مامۆساڕەوانی وتی نەوەڵا مامۆساڕەوە چییە وڵام مامۆساڕەوە ئەو مامۆسایە کە لێرە دەرسی پێڵە وتم یاین لە تۆ زیادرین یەکوتی ئەرەوەڵا ئەوە هۆبستی مامۆستاکەی بووە ئێستا مامۆستاکەی هەشتێکی پێ بڵێ بە قسەیەکە تا ئێمە ئەوەی شێک بوو لە قورسنی حاڵەتەکان کە مناڵەکە بینی بەم هەموو دیسیپلیتیەوە بەم هەموو ناکامیانێ زایدەن باوکیشی کە زۆرێک لەو شتانی کە هی بوو بۆی فرۆشتە بوو سەردانی تووشای پێکرد بوو چەند ساڵە ئێمە بۆیە چارەسەری وەکە بەڵام بەداخوانە بەبێ ئەمەلی هاتی بۆیەوە ئێرەوە ترێسە لە یەکێک لە سنتەرەکانی خۆمان بۆ ڕایەنان
لێ ڕاهێنانی پێکرێ بۆی بتواندرێ هیچ نەبێت لە حاڵەتێک و بخرێتە حاڵەتێکیکە. ئینشەڵڵاکە سپاس زۆر باشتر ئەبێت. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هەوڵە زۆر زۆر جوانەکان. سپاس زۆر بەردەوامی سپاس بۆ ئێوە، بۆ ئێوە و ماندوونەبوونیش بۆ ئێوە. زۆر زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەو کارەی سەحەر بە تایبەت مناڵپارێزی کوردستانێکەن کۆمەڵێک کاری خۆبەخشانەی زۆر مرۆڤ دۆستانەشە. هەر زۆر پیرۆزە ئیشەکە. بێت. زۆر دەستان زۆر خۆش سپاس، بێت. زۆر سپاس، بەخێر بێت. مەمنون، زۆر سپاس. سپاس دکتۆر بەخێر هاتی.